باشە ئەو کەسانەی کە زینا دەکەن، ئەوانەی حەپە خۆن، ئەوانەی مەشروبە خۆن، ئەوانەی جگەرە و نێرگەلە دەخۆن، کێ فێری کردن؟ باوکتان فێرتانی کرد؟ دایکتان فێرتانی کرد؟ نەخێر، برادەری خراپ، هاوڕێی خراپ، ئەوانە دوژمنن. تۆ لە ناو کۆمەڵگادا، لە ناو خەڵکیدا قیاس دەکرێی بەوەی کە هاوڕێتی کێ دەکەی، کێ برادەرتە و کێ هاوڕێتە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. مرۆڤ لەسەر دین و بەرنامە و ڕەوشت و ئەخلاقی هاوڕێکەیەتی. بۆیە هەر کەسێک لە ئێوە با تەماشا بکە بزانە هاوڕێتی کێ دەکات، کێ هاوڕێتی، کێ برادەری دەرەوەیەتی، برای دەرەوە، برادەر. بۆیە بزانە هاوڕێتی کێ دەکەی، برادەری کێ دەکەی، لەگەڵ کێدا هەڵس و کەوت دەکەی. چونکە بەخوا هاوڕێتی مرۆڤی خراپ بکەی لە قیامەت زۆر پەشیمانی، ئەگەر لە دنیاشە پەشیمان نەبیتەوە. خوای گەورە دەفەرمێ برادەرە خراپەکان لە ڕۆژی قیامەتا بە یەکتری دەڵێن یا لەیتە بەینی و بەینەکە بوعد المەشریقەینی فەبئس القەرین. ئەی برادەری خراپ، ئەی فڵان کەسی خراپ، خۆزگایە لە نێوان من و تۆدا لە دنیادا نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا چەندێ دوورە. ئەمە ئاەتی قورئانە. خۆزگایە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا چەندێ بینێتی، چەندێ دوورن لە یەکەوە. ئەوەندە لە تۆ دوور بوومایە، تۆ خراپترین برادەر بووی، پەشیمان دەبیتەوە. ئەگەر لە دنیادا پەنجەی خۆت نەگەزی، حیات نەچێ بەهۆی برادەری خراپە و دڵنیابە لە قیامەت حیات دەچێت، دڵنیابە لە قیامەت لە عەزابی خوادا دەبیت. بۆیە هاوڕێتی مەکە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هاوڕێتی ئینسانی خراپ مەکە. بۆ ئەوەی تەبع و ئەخلاقی ئەو وەرنەگریت، چونکە لەوە فێری خراپەکاری دەبیت، لەوە فێری هەموو خراپەیەک دەبیت. باشە ئەو کەسانەی کە زینا دەکەن، ئەوانەی حەپە خۆن، ئەوانەی مەشروبە خۆن، ئەوانەی جگەرە و نێرگەلە دەخۆن، کێ فێری کردن؟ باوکتان فێرتانی کرد؟ دایکتان فێرتانی کرد؟ نەخێر، برادەری خراپ، هاوڕێی خراپ، ئەوانە دوژمنن. لە ڕۆژی قیامەتا دەبنە دوژمنی یەکتری سوێن بخوا. برادەری خراپت هەبێ ئەگەر ببیتە قەترەیە ئاو بۆی بتاوێتەوە بۆی ئەوەندە خۆشت بوێ، لە قیامەتا خوای گەورە دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. برادەرەکان و هاوڕێکان لە ڕۆژی قیامەتا هەمویان دوژمنی یەکترین، إلا ئینسانی متقی نەبێ. برادەری متقی، برادەری خواناس لە دنیادا بەردەوام برادەرتە و لە قیامەتش بە هەمان شێوە خۆشەویستی تۆیە. هاوڕێتی ئینسانی خراپ مەکە. کێ فێری خراپەی کردی؟ کێ دەستی ڕاکێشای بۆی کافتریا و بۆ ئەو شوێنە خراپانە؟ کێ دەستی تۆ ڕاکێشا بۆ یانە شەوەکان؟ کێ فێری زینای کردی؟ ڕوون و ئاشکرایە. بێگومان شەیطان و هاوشێوەکانی شەیطان برادەر خراپەکەت. بۆیە ئاگدار بە هاوڕێتی ئینسانی خراپ مەکە، چونکە تۆ قیاس دەکریتە سەر برادەرە خراپەکەت و دڵنیا بە پەشیمان دەبیتەوە و لەویشۆ فێری هەموو خراپەکاریەک دەبیت.